مظاهرەیەکی گەورەدا لە شاری بەغدا لەلایەن دوژمنەوە دوای شەرێکی دەست بەدەست و ڕوبەڕووی قارەمانانە گیرا و خرایە زیندانەوە لە مەحکەمە و لە زینداندا نمونەی ڕۆڵەی قارەمان سەربەرز لە خۆبردوو بوو و حکمی کۆنەپەرستی مەلەکی نەیتوانی ئیرادەی پۆڵایینی کاکە دەبابەتێک بشێنێت هەر بۆیەش لە زیندانیشدا درێژەی بە تێکۆشاندا دوای هاتنە دەرەوەشی جارێکی کاتی هەڵتۆوە و کەوتەوە خەباتێکی قارەمانانەی تێکۆشن کاکە دەبابە بە درێژای عمری خۆی مایەی ڕێز و خۆشەویستی هەموو هەواڵان و هەموو ئەو کەسانە بوو کە دەیان ناسی هەر بۆیەش دوا بە دوای ئەوەی کە کونیەی حقوقی تەواو کرد کەوتەوە خەباتێکی بێوچانی کرد چ لە شاری سلەیمانی چ لە شاری کەرکووکی قودسی کوردستانی خۆشەویستدا بووە نمونەیەکی تێکۆشەری ناودار لە ناو خەڵکی کوردستاندا کاکە دەبابە لە دوای ئەوە چەندین جار بگرە دەیان جار دژمن گرتوویەتی و دەستقەلەی تێکردووە و دووری خستۆتەوە بەڵام هەموو ئەو گرتن و ئازاردان و ڕاونانانە تەنها ئیرادەی پۆڵایینی کاکە دەبابەی بەهێزتر کرد و جانی فیداکاری و خۆنەویستی و خۆبەخەتکردنی لە دڵ و دەرونی ئەودا باشتر جۆشدا ئەوە بوو کە لە کۆنگرەی پارتی دیموکراتی کوردستاندا کاکە دەبابەت شایستەی سەرکردایەتی بە ئەندامی کۆمیتەی لەژنەی مەرکەزی هەڵبژێردرا و لەو ساوە کاکە دەبابە یەکێکە لە سەرکردە دیار و ناسرا و لە خۆبردووەکانی نەتەوەکەمان نمونەی بەوەفایی نمونەی دڵسۆزی نمونەی گەلک خۆشەویستی و نیشتمانویستی نمونەی لە خۆبردن و پیاوەتی و جوامێری بووە لەناو هەموو هەواڵەکانیدا بە جۆرێک کە ڕەنگە زۆر کەس حەسوودی ئەو خاصیەتە جوامێرانە و دلێرانەی پێ بدرێت بگرە بە جۆرێک کە تەنانەت ناحەزەکانیشی دژمنەکانیشی نەیەتوانیوە ئەو خاصیەتە جوامێرانە و ئەو خاصیەتە دلێرانی کاکە دەبابە نادیدە بگرن و ئینکار بکەن لەبەر ئەوە کاکە دەبابە وەک ڕۆڵەیەکی خۆشەویست وەک سەرکردەیەکی نەبەز و کۆڵ لە دەری نەتەوەکەمان بە درێژایی ژیانی لە خەباتی خۆیدا نمونەی پیاوی تێکۆشەر بووە دوا بە دوای ئەوەدا لە شۆڕشی ئەینوونی ساڵی 1960دا کاکە دەبابە یەکێکە لە قارەمانەکانی هەڵگی سێنەری شۆڕشەکە خۆڕاگرت لە دوای شکستی یەکەمدا کە لە ئەینوونی 1960 بەسەر شۆڕشەکەدا هات بە پێچەوانەی زۆر لەو کەسانەی کۆڵی خەباتیان بەجێهێشت بە پێچەوانەی زۆر لەو کەسانەی مەیدانی شۆڕشیان چۆڕ کرد کاکە دەبابە شاسواری خۆڕاگرتنەوە و خۆگرتنەوە و بوجانەوە و هەڵسانەوەی شۆڕشی ئەینول بوو هەر لە ساڵی 1960ەوە تا ساڵی 1962 کە شۆڕش کرد بەیساند و سەرتاسەری کوردستانی تۆ خۆشەویستی گرتەوە کاکە دەبابە بە درێژایی ژیانیە تێکۆشەری کۆڵ لەدەر بووە لە شۆڕشی ئەینولا دەوری قارەمانی و سەربەرزی و دلێری نواندووە لە دوای تێکچوونی شۆڕشی ئەینونیش کاکە دەبابە قۆڵ و بازووی تێکۆشانی لێ هەڵکردەوە لە دامەزراندنی یەکێتیش نیشتمانی کوردستاندا دەورێکی باڵا و دەورێکی گرنگی بینی خۆی وەکو یەکێک لە سەرکردەکانی بزستنەوەی سۆشالیستی کوردستان عێراق دەورێکی گەورەی بینی لێخستنی هەموو باڵەکانی یەکێتی نیشتمانی کوردستاندا و هەروەها بەهاتنە دەرەوەی لەگەڵ شەهیدانی نەمر عەلی و خالید و هەموو شەهیدەکانی تردا لەگەڵ شەهیدانی نەمر عەلی و خالید و سەعدی گچکە و هەموو شەهیدەکانی تردا دەستێکی باڵای هەموو لە پەرەپێدانی شۆڕش و وەرگێساندنەوەی شۆڕشی نوێی ئەو جارەسمان بە درێژایی لەو ساوە تا ئێستا بە درێژایی تەمەنی کاکە دەبابە تەنانەت یەک تاکە ڕۆژ وازی لە خەبات نەهێناوە و مەیدانی بۆ دژمن چۆن نەکردووە و چۆکیدا نەزاوە بەرامبەر بە دژمن هەر بۆیەش مایەی ڕێزێنان و خۆشەویستی و احترامی هەموو کۆمەڵانی خەڵک بوو لە ناو گەلی عێراقیشدا کاکە دەبابە وەک هەڵگرێکی ئاڵای برایەتی و یەکێتی تێکۆشانی کورد عەرەب وەک یەکێک لە قارەمانەکانی وەتبەی کانونی 1948 وەک یەکێک لە پاڵەوانەکانی زیندانە بەشەکانی حکمی کۆنەپەرستی مەلەکی عێراقی وەک یەکێک لە تێکۆشەران و پێکۆشەرانی ڕێگەی ڕزگاری دیموکراسی لە قارەمانانی زیندان لە دژی لادان و دیکتاتۆریەت لە دژی لادان لە شۆڕشی 14 تەمووز و دیکتاتۆریەت
لە زیندانەکانی عێراقدا دیسان کاکە دەبابە نمونەی ڕۆڵەی قارەمان و بۆ وەفاگەلەکەمان بووە. بەڕاستی لە دەستدانی کاکە دەبابە خەسارەتێکی گەورەیە. خەسارەتێک نییە تەنها بۆ یەکێتی نیشتمانی کوردستان، بگرە خەسارەتێکە بۆ هەموو لایەنەکانی بەرەی کوردستانی عێراق، خەسارەتێکە بۆ هەموو حیزب و لایەن و بۆ هەموو تێکۆشەرانی ڕێگای ڕزگاری دیموکراسی. چونکە کاکە دەبابە وەک ڕۆڵەیەکی تێکۆشەری ژیری بە وەفای دووربین هەمیشە لایەنگری تەبایی و یەکێتی ڕیزەکانی بەرەی کوردستانی و یەکێتی ڕیزەکانی گەلی کورد بووە. بوونی کاکە دەبابە هەمیشە هۆیەک بووە لە پێکهێنانەوەی خەڵک و دڵدانەوەی خەڵک و یەکخستنی ڕیزەکانماندا. کاکە دەبابە لە ڕۆژێکدا بەجێمان دێڵێ کە لە هەموو کات و کاتێ زیاتر ئیشمان پێیەتی، ئیشمان بە تێکۆشان و خەبات و ژیری و بیردووری و دووربینی ئەو هەبوو. بەڵام دیارە ئەو خەسارەتە گەورانە لە ملەتی کورد هەمیشە کەوتووە. ملەتی ئێمە ملەتێکە کە بە درێژای تاریخ دووچاری پەلاماردان و هێرشی لە ناوبردنی داژێکران بووە. بەڵام بە شوێرایی چاوی دوژمنان خەڵکی کوردستانی عێراق وا لە کوردستانی خۆیاندا وەکو شاخە سەربەرزەکانی خۆیان تەقیون و هەموو هەوڵ و تێکۆشانێکی لە ناوبردن هەر لە مەغۆلەوە تا مەغۆلی ئەفلەقی بۆتە بڵقی سەرعا و کورد لە جێی خۆی ماوەتەوە و دوژمنانی لە هەردێری هەزار بازاردا بەرەو چاڵی نەمان سەرنگوم بوونەتەوە و وا ئەوانەی ماویشن سەرنگوم دەبنەوە. کاکە دەبابە تێکۆشەرێکی کوردستانی بوو، تێکۆشەرێک بوو لە هەموو شار و شوێنەکانی کوردستان خەباتی کردووە. ڕاستە پەروەردەی شاری قارەمانی کۆیەیە، ڕاستە لە شاری کۆیەوە فێری تێکۆشان و جوامێری و خاصیەتێک درێریەکانی بووە. بەڵام کاکە دەبابە تێکۆشەرێکی ناودار بۆ لە سلەیمانی، لە کەرکووکی کوردستانی خۆشەویست، لە بادینان، لە هەولێر، لە چیا و دۆڵەکانی کوردستانیشدا. هەر بۆیەش کاکە دەبابە وەک ڕۆڵەیەکی دڵسۆزی هەموو کوردستان، وەک ڕۆڵەیەکی دڵسۆزی هەموو شارەکانی کوردستان ئیمڕۆ هەموو خەڵکی کوردستان ماتەمی بۆ دەگرن. و هەر بۆیەش ئەو کۆنگرەی یەکەمی نیگشتی یەکێتی نیشتمانی کوردستان دوو ڕۆژ کۆبوونەوەکانی خۆی بە یادی ئەو قارەمانە نەمرە دواخست. ئێمەش ئیمڕۆ کە کاکە دەبابە بەجێمان دێڵێت کە کاکە دەبابە لە بەهەشتی نەمریدا شان بە شانی هەموو شەهیدەکانی کوردستان چاومان لێ دەکات، لە دوورەوە تەماشامان دەکات، داوامان لێ دەکات کە هەمان ڕێی پیرۆزی ئەو بەجێ نهێڵین، ڕێگەی خەباتی ڕزگاری و دیموکراسی، ڕێگەی خەبات بۆ ڕزگارکردنی کوردستان لە دیکتاتۆریەت و بەدەستهێنانی مافی مرۆڤ و مافی چارەی خۆنووسین لە سوارکێوەی عێراقی دیموکراسی سەربەخۆدا. منیش خۆم وەکو قوتابیەکی کاکە دەبابە وەکو برایەتی بچووک بەیادی ئەو ڕۆژەی کەوێنەی دوو سەرداری نەمری کوردی دامێ شەهید قازم محەممەد و شەهید جەنرال بارزانی، بەیادی ئەو ڕۆژەی کە لە چاخانەی هەمەرەق ڕسمی ئەو دوو کەڵە جوامێر و سەردارەی کوردی دامێ سوێن بۆ گیانی پاسی کاکە دەبابە نوێ دەکەمەوە، بەڵێن بە هەمووتان دەدەمەوە کە هەتا مردن تا دوا دڵۆپی خوێن هەمان ڕێگەی خەباتی شۆڕژگەرانی جەماهیری بتێنن و ئەسەری بڵێنی ڕێگەی پێدەن. ئاڵای ئەو خەباتەی کە کاکە دەبابە یەکێک لە شۆڕە سوارە هەڵکردوەکانی بوو ئەبێ هەمیشە چەکاوە بێت بەسەر تاسەری کوردستاندا تا ڕۆژی ڕزگاری تەواو و دیموکراسی تەواو و بەدیهێنانی حکومرانی خەڵکی کوردستان لە کوردستانی خۆشەویستی خۆماندا. سوێن بێت بە گیانی پاسی کاکە دەبابەی نەمر، سوێن بێت بە گیانی پاسی کاکە دەبابەی نەمر، بە یادی ئەو ڕۆژانەی کە چەندینی وەکو ئێمەمانانی سەدانی وەکو ئێمەمانانی هێناوەتە ڕێگەی خەبات، ڕێگەی کاکە دەبابە کوێر نەبێتەوە، هەمیشە پڕ بێت لە شۆڕە سوارە شۆڕی گێرە تێکۆشەرەکانی ڕێگای ڕزگاری دیموکراسی. دەبا ئەی خوشکوبرانی خۆشەویست، دەبا خەموو پەژارەی کە شەهید بوونی کاکە دەبابە و
شهید بوونی هەزاران و دێن هەزار ڕۆڵەی کۆمەڵانی خەڵکی کوردستان دەیخاتە دڵمانەوە بیکەینە هێزێکی گەورەی دۆزدانی ورە وزەی کۆمەڵانی خەڵک هێزی باوەڕکردن بە هێزی نەهاتووی لە بن نەهاتووی کۆمەڵانی خەڵکی کوردستان ئەو هێزەی کە لە بەهاری ڕابردوودا لە راپەری لە پیرۆزەکەتاندا لە 2 هەفتەدا هەموو دام و دەستگای حکمی دیکتاتۆری فاسستی ون خاکوش کردو وەلە کۆڵاڕای ماڵی باوەڕکردن بە ڕێگەی دەبابا باوەڕکردن بە کۆمەڵانی خەڵکی کوردستان بەهێزی لە بن نەهاتووی کۆمەڵانی خەڵکی کوردستان بەهێزی پێشمەرگەی قارەمان بەهێزی تۆکۆشان بەهێزی یەکگرتووی هەموو لایەنە سیاسیەکانی بەرەی کوردستانی و هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستان دەبا بەڵێن بۆ کاکە دەبا بە نوێکەینەوە کەسێ یەکێکە پیرۆزەکەمان وەکو بیلبیلەی چاومان دەپارێزین یەکێکی ریزەکانی گەل یەکێتی بەرەی کوردستانی ڕابەری خەباتەکەمان بەرەو ڕزگاری دیموکراسی و یەکێتی نیشتمانی کوردستان کە کاکە دەبا بە سوور بوو لەسەرەوەی تەنانەت جاری خۆشی لە یەکەمین کۆنگرەی یەکێتێکەدا ببەخشێت بۆ ئەوەی هەم گروتەوەی ژمێکی تر بە یەکێتی نیشتمانی کوردستان و کۆنگرەی یەکێتی نیشتمانی کوردستان بدات هەم لە جێیەکی شایستە بە کەڵە پیاوێکی کەڵە قارەمانێکی وەکو خۆی بدات مردنی کاکە دەبابە لەسەر جێ نەبوو لە کۆری تێکۆشان بوو لە پێناوی کۆمەڵانی خەڵکی کوردستان بوو دەبا هەر سەروەر بن هەر لە دڵ و جانی کۆمەڵانی خەڵکی کوردستان زیندوو بن هەموو شەهیدانی کوردستان هەر لە کاکە دەباوە بگرە تا سەردەیان و هەزاران شەهیدانی کوردستان ئەی خۆش و برایانی خۆشەویست خەم و پەژارە دەکرێت بکرێتە هێزێکی شۆڕجێڕانە دەکرێت بکرێتە هێزی تووڕەبوون لە دوژمن کە ئەو هەلە نالەبار و ناهەموارەی بۆ ئێمە هێناوەتەکایەوە کە ڕۆڵەکانمان تووشی ئەنواعی دەرد و نەخۆشی دەبن کە دەیان قارەمانمان لە ئەنجامی ئەوەدا شەهید دەبن دەبا بۆ پیرۆزبوونی ئەجانی پاکی ئەو شەهیدانە هەموومان پێکەوە درێژە بە خەباتی خۆمان بدەین درێژە بە تێکۆشان بدەین لە پێناوی بەدیهێنانی ئەو ئامانجانەی کە هەموو ئەو قارەمانانە هەتا مردن بەسەر نێوەکانیاندا دەلێرایەوە و لە دڵ و دەرونیاندا چەسپا بوو ئێوەش هەر شاد و سەربەرز و سەرکەوتوو بن ئەی دانیشتوانی شارە خنجیلانەکەی حاجی ئەی تێکۆشەرانی کوردستان بەڵێ چاک و پیران دێنە سەر چاکەکانیان بۆ تاو لەرز دەبێ کاکی کاکان کاکە دەبابە خەڵکی